بە بیانووی زیادەڕۆیی لە سەرموڵکی دەوڵەت قایمەقامەتی کەرکووک زیاتر لە 200 خانووی هاوڵاتیان لە گۆڕەپانی ئاهەنگەکانی شاری کەرکووک دەڕۆخێنێ. ئەو خێزانانە کە لە کورد و عەرەب و تورکمان پێکهاتوون نیگەرانن لەوەی حکوومەت بەبێ قەرەبووکردنەوە بە پاڵپشتی هێزە ئەمنیەکان خانۆکانیانی ڕووخاندووە و ماوەی 2 ڕۆژیشی پێداون تا ئەو ناوچەیە چۆڵ بکەن. تەلەفۆنی کچەکەم وتی دایەوە خانکەتان ڕووخێنن یدایە من ماڵم تێدی ماڵ خۆمی تێ ماڵ کوڕەکەمی تێ ماقولە بە سەرمان بی ڕووخێنن ئەی بۆ شوێنێکمان بۆ تایبەت ناکەم بڕۆینە ناوی باشە ئێستا ماقولەمە بڕۆمە کرێکی بەم تەقتەنیا خۆم ئەبێ وەڵا حکومەتە رێ چۆڵیکەن و بڕۆ بە خێرەتی ئێمە قەراری قایمەقامە باشە قایمەقام خێت تەعویزێکمان بدەرێ خانوویەکمان بدەرێ بڕۆینە ناوی دانیشین ماقولە هیچمان نادەنێ بەرەڵا حەرەڵامان کردو خانگی گشتی ڕووخانە خۆ بە بەرچاو خۆتانەوە ئابێ کوانێ مەسوولەکان کوا بۆ نایەن پشتگیریمان بکەن هیچ کەسێ نەهاتە حتا ئێستا کەسمان نەدیوە 3 ڕۆژ بوو 4 ڕۆژ بوو ئەڵێ دەرەچن هیچ مەجال نییە تەفاهمیان نییە ینی بە قووەت هاتووە ئەڵێ ئیت قسەمەکە دوایەوە لە تەعویت نییە ئێمەش فەقیرین نە واستەمان هەیە نە قووەتمان هەیە ناتوانێت قسە بکە چیەکەن یانی ئەڵە بەس ئەگەر مەجال هەیە حکومەت مساعدە بکە مەتەلەن تەعویت بدەرێ بزان حل بکەن یانی. ڕووخانی خانۆکانی گۆڕەپانی ئاهەنگەکان لە کاتێکدایە ئەو گەڕەکە خزمەتگوزاریەکانی ئاو کارەبای لەلایەن حکوومەتەوە بۆ دابین کراوە. دانیشتوانی ئەو گەڕەکە نیگەرانن کە هیچ کەس و لایەنێک ماوەی 2 ڕۆژە نەچووە بەدەم داواکاریەکانیانەوە. وەڵی دوێنێک ئەو ڕۆژێ بە کاک مەحەمەد پێش 2 ڕۆژ هات بۆێرە مەحەمەد هات بۆێرە وتی ئەو کەسی هات بۆ ڕووخاننتانیان هات دەر بۆ شتێکتان بانی خۆم بکەن تەلەفۆنم بۆ کەندێن بە دەنگتانە دوێنەکە هاتن لێرە شۆفلوشتیانێ نابوو قایمەقامی کەرکووک هات بۆ ڕووخانن ماڵەکان تەلەفۆنیان بۆکەین تەلەفۆنە لێ ئێوە خۆتان پشتگیری لە خۆتان بکەن تەلەفۆنیان بۆکەین بۆ مقدمێکی شەبوو ئەو شاتە سەر جاداکە و ڕۆژە مزاهرەمان کردەوە شاتە سەر جادا وتی هەر شتێک بوو من لە پشتانە وتی قایمەقام بۆی نییە بێت بێ بەڵگە و شت بێت ئەم ناوەتان بۆ بڕوخێنە دوێنەکە بە تەلەفۆنمان کرد بۆش ئەوش وتی من لێرە نیم ئیتر قایمەقام ئێستا دوێنەکە هات دوێنەکە شەڕمان کرد لەگەڵ یانش استفادەی نەبوو بۆنی ڕۆی جەماعەتی هێنا و خانوانەیان هەمووی ڕووخان ئەلێ بۆ مودەی 2 ڕۆژترە بێم ناوەمان بۆ چۆڵکە هەمووی بڕوخێنین ماوەی چەند ڕۆژێکە قایمەقامەتی کەرکووک بە پشتیوانی هێزی لابردنی زیادەڕۆی بەدەیان خان و دوکان و مۆڵی لە گەڕەکە جیاوازەکانی شاری کەرکووک ڕووخاندووە بەبێ ئەوەی هیچ قەرەبوویەک بۆ هاوڵاتیان بگێڕێتەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.